دکتۆر قاسملۆ و ڕێبەرەوە هۆرکۆتەی پڕجەشانازی گەل و کوردیا هەکە کەمێنێنێ ئا ساحب هەڵوێستا هەکە باوەشا چامنەن ئەگەر ئیسە زیینە بیایە وەز ئۆنەتەوەی کوردی بەجۆرێتر بێ. دکتۆر قاسملۆ حەزب و دموکرات و کوردستان و ئێرانیش جە قۆناغیوە مێژووی حەساسنە بەویر و ئەندیشە و ترۆقی وێش ڕێبەری کرد. جەنگ و سەردی دنیا و دۆجەمسەری 8 ساڵێ جەنگ و ئێران و عێراقی گژیای دوێ ئیدۆلۆژی قڕن و ویسی وێسەپنای ئیدۆلۆژی پاوانخوازی کۆمۆنیستی جەناوچەکە و وڕای ڕژیم و پاشایەتی تایبەتمەندی سەردەمێوەنێ هەکە دکتۆر قاسملۆ بزوتنەوە میلی دیموکراتیک و نەتەوەی کوردی ڕێبەری کەرێ. دکتۆر قاسملۆ ڕێبەریوە ساحبیر و تایبەت وەلێ گونجێچەنی وەزع و ناوچەکەی سۆسیالیزم و دموکراتیکی مهمترین ویربەرزی و پەرتووکە و کوردستان و کورد مهمترین بەرهەم و ڕێبەر و گەل و کوردی دکتۆر قاسملۆی بێ. دکتۆر قاسملۆ شەو یەڵدا و ساڵۆ 1990 ڕۆژیاری وەرانوەرچەنی و 22 دێسامبر 1930 زاینی جەبنە ماڵەوە دۆڵەمەن و یۆجە دەگایەکە و سەر بە شار و ورمەی جەئاڵای بی. قۆناغەکە وانا و سەرەتایی و ناوەندیش جەشار و ورمێنە و دماتەر جتاران نەتەمامنا هێشتا جوانێکەم عمر بێ کەچەنی مەسەلە سیاسیەکە ئاشنابی و ویری ئازادی لێزەی نیشەنە پێچمشگێر. دکتۆر قاسملۆ هەرچی بارۆجە پەرتووکۆ 40 ساڵ خەبات لە پێناو ئازادی جەپەل و 62 دمای باسکردەی سەر و سەردان و 30 نەفراجە سەرۆک عەشیرەکە و بەرپرس و خێڵە کوردەکە پێباکووی سەر و چڕیە دەوڵەت سۆڤیەتی منویسۆ هەرچن من ئاوەختە ئەمرە 11 ساڵە بێ وەلێ هەر پێسەفرە زاوڵەکە و ئاوەختیە سیاست بی بەکەڵەکە و مەژگیر تا تۆ من یۆجە ئەندامە ئاهەیەتیە بێ ویرما وەختی تاتەم جەباکوونە گێڵاوە چن فەردی قەن و تفەنگەوە تاپڕشە ئاردەبێ چەنی وێش پاسە دیار بێ کە ڕوسیەکە گرد و ئەنداما هەیەتەکەی بەتایبەت قەن ئاوەختە چێوە عال بێ وەروانەیە ئێرانە نەگران بێ و دەست نەگنێ چاهەرمانێ فرە سەرم سڕمەن جەبنە ماڵۆ ئێمەنێ براکێم و مامۆزاکێم هەکەجە من گۆرەتەرێ بێنێ باسوانەیە کەرێنێ هەکە تاتەم چەنی 30 نەفەراتەرێ لوان پێی باکووی تا ماف و ئازادی کوردەکە وەرگێرە هەرپۆکەی جەتاتێن بەرسا ئەی ماف و کوردەکە چ شپەنە ئاما